دوای ماوەیەکی زۆر مانەوە لە بەغدا و ئەنجامدانی گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق شاندی دانووسانکاری هەرێم هاوشێوەی ساڵانی پێش و بانگەشەی گەیشتنە ڕێککەوتن لەگەڵ بەغدا دەکات لە چوارچێوەی پرۆژە یاسای بودجەدا بەبێ ئەوەی ڕێککەوتنەکە بە فەرمی و ئاشکرا واژوو بکرێت و وردەکاریەکەی بخرێتە ڕوو. خۆشبەختانە لە چوارچێوەی سەردانەکەمان توانیمان ڕێککەوین لەگەڵ حکوومەتی فەدرالی لەسەر پرۆژە یاسای موازنەی 2021. هیوادارین کە ئەم سەرکەوتنە ببێتە مایەی تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی عێراقیەوە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش دەڵێت دەنگ بە پرۆژە یاسایەک نادەین موچەی فەرمانبەرانی تیادا دەستەبەر نەکرابێت. جەختیش لەوە دەکاتەوە ئەگەر ڕێککەوتنیش نەکرابێت پرۆژەی بەدیلیان بۆ پاراستنی موچەی موچەخۆرانی هەرێم و مافی هاوڵاتیانی کوردستان لەبەردەستدایە. لە ڕاستیدا هەموو ڕێککەوتنێک پێویستی بەوەیە کە بە فەرمی لەلایەن حکوومەت و لەلایەن هەردوو تەرەف واژوو بکرێ و واژووکردنەکەش بۆ ڕایگشتی ئاشکرا بکرێەوە ناوڕۆکی کۆبوونەوەکەش لێک تێگەیشتن و ڕێککەوتنەکەش بۆ هەموو لایەک ئاشکرا بکرێ. بەداخەوە ئەو ئێستا هەیە ڕێککەوتن نییە جۆرێکە لە لێک تێگەیشتن حکوومەتی هەرێمی کوردستان کە چۆتە بەغدا بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی حکوومەت کۆمەڵێک پێشنیاری داوەتە حکوومەتی ناوەندی و لەگەڵ بەرپرسەکانە تاوتوێ کراوە ئەوانیش بە شێوەزێک لە شێوازەکان ئەو پێشنیارانیان لە قبوڵە بەڵام دەمێنێتەوە هەموو ئەو بابەت و گفتوگویانەی کە لەلایەن هەردوو تەرەفەوە کراون لە نەتیجەدا بە فلتەری پەرلەماندا تێدەپەڕێ ئەگەر لە پەرلەمان دەنگی پێویستی بەدەست نەهێنا بەتەکیت ناتوانرێ بڵین ڕێککەوتن کراوە. ئێمە دەنگ بە موازنەیەک نادەین کە پشتی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی تێدا زامن نەکرابێ چونکە ناکرێت ینی بابەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بخرێتە نێو ململانێ سیاسیەکانەوە ئەو پێچەوانی دەستورە هەمومان لەسەرەوە کۆچین بۆیە پێم وایە هەڵوێستێکی گرتو دروست دەبێت لە بەغدا دەربارەی موچەی فەرمانبەران. چاودێرێکی سیاسیش دەڵێت ڕێککەوتن بە متمانە بە یەکبوون ئەنجام دەدرێت بەڵام لە نێوانی هەرێم و بەغدا هیچ متمانەیەک لە ئارادا نییە. پێشی وایە هەڵبژاردننی پێشوەختە و موزایەدە بۆ کاتی هەڵبژاردن ڕێگرن لە بەردەم ئەم ڕێککەوتنە. هەر ڕێککەوتنێک لە نێوان دوولایەن بێتەکردن دەبێت ئەو ڕێککەوتنە متمانەی تێدا بیتن. ئەگە متمانە بە یەکتر هەبوو ئەوە ڕێککەوتنەکە سەر دەگرێتن ئەگەر متمانیان بە یەکترینەوە ئەوە ڕێککەوتن زۆر زەحمەت دەبیتن. ئێستا کەش من پێم وایە لە نێوان هەولێر و بەغدا ئەو متمانەیە نەماوە حتا ئەگەر حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداش بگەنە ڕێککەوتنێک لە ناو پەرلەمان زۆر بە زەحمەت ئەو ڕێککەوتنە وەکو خۆی سەر دەگرێتن. من پێم وایە دەستکاری دەکرێتن و ڕێککەوتنەکە بە شێوەیەک لە شێوەکان ئەوەندە قرس دەبێت لەسەر هەرێمی کوردستان کە ئێمە نەتوانین ئەو ئیلتیزاماتانە وەکو پێویست وەکو حکوومەتی هەرێم وەکو پێویست ئەو ئیلتیزاماتانە جێبەجێ بکات. وەزعەکەش زۆر زۆر سەختە سەبارەت بە مەسەلەی موچەخۆران و سەبارەت بە ئەو داهاتانەی ئێمە ئەگەر هەرێمی کوردستان توانی باە وەکو پێویست داهاتەکان کۆ بکرێتەوە ئیدارەیەکی باش بۆ هەرێمی کوردستان بەڕێکوپێکی لە ڕووی ئابوووریەوە بەڕێوە بردووە من پێم وابوو پێویستی ما بەوەی نەبوو ئێمە داوامان لە بەغدا کردبایە کە ئەوان یارمەتی هەرێمی کوردستان بدەن ئێمە خۆمان بەو داهاتێکە هەمانە دەمانتوانی بەبێ لێبڕینش موچەخۆرانی هەرێمی کوردستان بدەن. ماوەی 2 هەفتەیە شاندی دانووسانکاری حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی حکوومەت لە بەغدا گفتوگۆ سەبارەت بە کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان هەردوولا ئەنجام دەدا بەڵام چەند ساڵە ئەم سەردان و کۆبوونەوانە بەردەوامن و تا ئێستا ڕێککەوتنێکی جدی بۆ چارەسەری ڕیشەیی کێشەکان نەهاتۆتە ئاراوە ئەوەی کراوە تەنها ڕێککەوتنی کاتی بووە و زۆر جار بەهۆی پابەت نەبوونەوە شکستیان هێناوە لەم نێوەندەشدا تەنها هاوڵاتیانی هەرێم باجەکەیان داوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.